ڕووخانی کۆماری ئیسلامی هەم ممکنە و هەم خوازرا و مەطلوب. لەگەڵ تێپەڕبوونی نزیک بە 2 مانگ لە ئاخێزی جەماوەری لە ئێران بە مێحوەریەتی کۆمەڵێک دروشم لە پەیوەند لەگەڵ ڕووخانی کۆماری ئیسلامی محەممەد خاتەمی سەرۆکۆماری پێشووی ڕژیمی ئیسلامی ئێران لە دیدارێک لەگەڵ کۆمەڵێک لە هۆگرانی مەسەلەکانی مربوط بە سیستان و بەلوچستان وتی بەرەندازی نەممکنە و نەمەطلوب. بەڵام درێژەی بارودۆخی ئێستاش ساد بە ساد بوارەکانی داڕمانی کۆمەڵایەتی بەرینتر دەکاتەوە. ئەو هەروەها وتی کە بە بڕوای ئەو پڕقازانجترین خودی ئیسلاحی نظامە لە پێکاتە و ئاراستەیەکدا. ماوەی 8 ساڵ ڕەفرمخوازانی حکوومەتی بە سەرۆکایەتی محەممەد خاتەمی بۆ دەستەبەرکردنی ئەم ئامانجە لە دەسەڵاتدا بوون. دوای ئەم ماوە زۆرە خاتەمی خۆی اعترافی کرد کە بەکردەوە هیچ کارە بووە و وەک تەدارۆکاتچی باڵی ڕاستی ڕژیم کاری کردووە تا ئەو جێگەی دواتر خۆی ڕاگەیاند کە ئەو ئیتر ڕێبەری ئیسلاحخوازەکان نییە. ڕەفرمخوازە حکوومەتیەکان قەت نەیانتوانی ڕێکارێک پێشکەش بکەن و بڵێن کە چۆن دەیانەوەی ئەم نیزامە ئیسلاح بکەن. ڕاستیەکەی ئەوەیە کە حکوومەتی ئیسلامی شیاوی ئیسلاحکردنیە و بە ملیۆن کەس لە خەڵکی ئێران ئەمەیان لە ماوەی 14 ڕابردوودا بە گیان و ژیانی خۆیان ئەزمون کردووە. بە پێشەوانی قسەکانی خاتەمی ڕووخانی کۆماری ئیسلامی پێشمەرجی گەیشتن بە ئازادی و دادپەروەریە و بە ملیۆن خەڵکی ئێرانیش ئەم ڕێگایە بە ممکن و مەطلوب و پێویست دەزانن. ڕووخانی کۆماری ئیسلامی و دامەزراندنی نظامێکی سیاسی کە ئازادی، بەرابەری، ڕەفاه و شادی خەڵک دابین کات داخوازی بە ملیۆن کەس لە خەڵکی ئێرانە. 2 مانگ لە درێژەی خۆپیشاندان ناڕەزایەتی و مانگرتن ئەم داخوازیە گشتیەی نەتەنیا لە ئاستی ئێران و ناوچەکەدا بەڵکو لە ئاستی دنیاشدا گەیاندووەتە بەرگوێ چەند ملیار کەس. 2 مانگە ژنان و پیاوان لاوانی بوێر و جەسوور سنگیان کردووەتە سپەر لە بەرابەر فیشەکی جەنگی حکوومەتی ئیسلامیدا و بۆ ساتێکیش هەدا نادان. زیاتر لە 326 کەس گیانیان بەخت کردووە، بە هەزاران کەس بریندار و زیاتر لە 15,000 کەس دەست بەسەر و زیندانی کراون و لە ژێر وەحشیانەترین ئەشکەنجەدان و هەندێکیان حکومی عەدامیان بەسەردا سەپاوە. لەم 2 مانگە و لە نزیک بە 2 دەی ڕابردوودا ئیسلاحخوازانی حکوومەتی هەرچێ لە توانایاندا هەبووە بۆ مانەوەی ڕژیم ئیسلامی کردوویانە. لە بەرامبەر جنایەتەکانی ڕژیمدا بە تەواوی بێدەنگ بوون و کاتێکیش لە قۆناغی وەک ئەمڕۆدا دەمیان کردووەتەوە دەستیان داوەتە داشکاندنی داخوازیەکانی خەڵک و وەک ڕاوێژکارانی نظامی حاکم مەوجودیەتی بێنرخی خۆیان لە کەناری دەسەڵاتدا درێژە پێداوە. بە ئامانجی دۆزینەوەی ڕێگایەک بۆ چوونە نێو ڕیزی خەڵکی ڕاپەڕی و دەستیان داوەتە ڕەخنەگرتنی بێناوەڕۆک و ڕووکەژ لە حاکمیەت. ئەوان بە هەزاران زمان بە کاکڵی سەختی دەسەڵات لە دەستگای کۆماری ئیسلامیدا دەڵێن کە ئێستا کاتی ئەوەیە زەرفیەتەکان بۆ مانەوەی نظام بەکاربێنن. بەڵام ئەم ڕەوتە ئەیتر لە نێو خەڵکدا پێگەیەکی نییە و وتەبێژەکانی زیاتر لە هەمیشە پەراوێست کەوتون. ئەوان بە ترساندنی هاوکاتی خەڵک و ڕژیم لە شۆڕەش ڕێگای ئیسلاحی ڕژیم لە ڕێگای خودی ڕژیمەوە دەخەنە بەردەم هەردوولا. بەڵام ئەم جۆرە هەوڵانە بێفایدەیە. خەبات بۆ ڕووخاندنی کۆماری ئیسلامی تا ئەو جێگایە چوەتە پێشەوە کە ئەم ڕژیمە تەنانەت ناتوانێ بگەڕێتەوە بۆ بارودۆخی بەر لە 2 مانگ لەوە پێشی. ئاخێزی شۆڕەشگێرانەی خەڵکی وەگیان هاتوو لە کۆتاییدا ئەم ئاخرین حکوومەتی ئیسلامیە لە ئێران دەخاتە زەبڵدانی مێژووە و شەیادەکانی وەک ئیسلاحخوازانی حکوومەتی کە هەوڵ ئەدەن ڕژیم لەم قەیرانە دەرباز بکەن ڕەسوا دەکات.